بەڕێزان جارێشتر سڵاو. جارێشتر گەڕێنەوە بۆ قسەکردن لەسەر ئاڵوودەبوون بە مادە هۆشبەرەکان و پەیوەندی یەکەم وەرەگرین کاکەنێوار لە دووهۆک فەرم کاکەنێوار. دکتۆرم ئەلو بەڵێ کەرەم کە کاکنیوار بەڵێ دکتۆر شەڤەدا باش بی شەف باش برای وەرە باش دکتۆر مدوێت پسیۆرێکیش جانۆبێتە پیان پسیۆرە من ژی سەر جوورێکی حەبۆنەت هەستیم تو بچان ڕوونکێ نەکرد سەروی جوورێ حەبۆ بدیە من کەرەم کە نۆبێ و جوورێ حەبۆژی پۆروکستینە مدوێت بزۆنم بۆ ئەف پۆروکستینە ئیدمان لێ چێت بیت و ئەف پۆروکستینە بوو چ بکارتێت ئەگەر ماوەکە درێژ بێتە کائینان دێ چ بۆشی خراپی توێ هەبن. دەست خۆش بۆ بەرنامەتەوە گەلێک سپاس. کاکنیوار پاروکسیتین دەرمانێکی دژە خەمۆکی یاخود دژت لە ڕاوکێ یعنی بۆ خەمۆکی و قەلەقێ ئەم بکاردینین و هەندی تو بکاربین چەند درێژ بکاربینی ئەڤە ئیدمانێ چێ ناکات یعنی ئاڵوودەبوونێ چێ ناکات پشتڕاست بە و بێخەم تو بکاربینە و ئەڤە ئێکە ژوان هەبێت باش و ئەم بۆ قەلەقێ ینی بۆ لە ڕاوکێ و بۆ خەمۆکێژی بکاردینین vêca hêvîdarim tu netirsî ev îdmanê çê naket. Kak Azadman li gera li şerî Slêmanî ferm Kak Azadcan. بەڵام کاتێ باش بسەجان ئەو کاتر باش کاک ئازادجان ئەگەر دەنجی تەلەڤیزیۆنەکەت کەم کەی تۆزێک بۆ ئەوەی زۆر سپاسەکەم دەست خۆش دکتۆر زەحمەت بەڵام من مشکلێکمە لە بابەتی ئەو لە بابەتی جەنابەت لەسەری باسیەکەی بەڕاستی من لە ساڵی 1985 زۆر بینار بووم یعنی ئەوەی کە ئەیزانم من پشتم بینار بووە یعنی بە فکشێک لە شەڕە بینار بووم ئێستاچی ئازارێک زۆر هەر لەو کاتە ئازارێک زۆرم بووە لە کاتمە بۆ دروست بووە بەڵام من خۆم ئاگام لەوە نەبوو کە من حەدی زادیۆم دراوەتەوە ئەوە خوانیانم پێی ئەوەی کە ئازارم بۆ دروست بووە بەڵام ئێستا چیە من ئیدمان بووم لەگەڵ حەبەخەوەکەیان ناتوانم کە ئەگەر من بێ ئەو جانم هەموو جانم سەر ئەبێ دە جانم ئەلەرزێ ئێستاجی حالێن حەبەکەم لێڕەوە هەموو جانم ئەلەرزێ جانم بەنج بووە توانای ئەوم نییە جا قاچم توی شەرە بووم پێی بۆ فژێ کرداوم ئێستا نازانم چارەسەری من بۆ چییە بۆ ئەو مەسەلەی حەبانە ئایا ئەتوانم تەرکی کەم ناتوانم بۆ دەستکەوتن من چوار خەتی ڕقم دەم خوارد بووە گەیشتمەوە ئەو حاڵەتەیە تاکە من ناتوانم تەرکی کەم بەڵێ کاک ئازادجان زۆر سپاسەکما گەر یعنی بە شێوەیەکی وا ومڕکەی بکەیتەوە کە بتوانم ئیسفایی ببینم زۆر مەمنونەتم باش جانی من باشە سپاس دیارە بۆ کاک ئازاد و بۆ هەموو ئەو بەڕێزانەی تووشی خراپ بەکارهێنان یاخود ئاڵۆدەبوونی مادە خەوێنەرەکان بکەن کە بریتین لە ڤالیۆم لۆرازیپام ئەوەی کە پێڵێن ئەتیڤان گروپەکانی تر کە نامەوێت سەرتانی پێبێشێنم ئەو مادانێکەوە بۆ خەو بەکاردێن دیارە چارەسەرەکەی بەڕاستی ئاسان نییە تۆ لە ماڵەوە ئەگە گەیشتە حەدیەوەیکەوە ئیدمان بکەیت ناتوانین لە ماڵەوە تۆ وازی لێبێنی کاک ئازادجان پێویستت بە هاوکاری چەند کەسێکەیە پێش هەموو شتێک دەبێت خۆت ئیرادەیەکی بە خۆت هەبێ و قەرادی ئەم مادانە بەکارنێنی ئەمە یەکەمیان دوو دەبێت پسپۆڕێکی پزیشکێکی پسپۆر لە بواری دەرونی لە یەکێک لە یەکەکانی دەرونی داخلی بکە ئەو بۆ چوونی منە چونکە تەجروبەمان لەگەڵ چەند کەس نەخۆشیێکی تر هەیە لە ماڵەوە بەرنامەمان بۆ داناون پیادیان نەکردووە و دەبێت لەو نەخۆشخانەیەکەوە داخی لەکرێ هێدی جوڕعی ئەو دەرمانانە کەم بکرێتەوە بۆ لە خوێنتان نەمێنێ و خوێن پاک بێتەوە لە بەرامبەردا هەندێک دەرمانی کە هەمان ئیشی ئەوەکەن بەڵام تووشی ئیدمانت ناکەن ئەمەد بۆ بنووسێ و لەگەڵی شاتەبان پاڵپشتی خێزانەکەی خۆت و خانەوادەکە و دەورو بەرد زۆر گرنگە بۆی لە کێشەیەکیوە ئازادت بێت کاک ئازادجان. کاک سامانمان لەگەڵا لە شاری زاخۆ فەرموو کاکە سامان. کاک سامان هەگە تو بشەی زەحمەت نەبی دەنگی تەلەڤیزیۆنی خۆ کەمکەی و هەر لێرەشەوە داوا لە هەموو ئەو بەڕێزان دەکەم کەوا پەیوەندی دەکەن تکایە دەنجی تەلەڤیزیۆنەکان کەمکەن بۆی بتوانین باشتر گوێمان لە یەکتر بێ ئەگەر ئەزیەت نەبێ. دەم باش کاک سامان. دکتۆر من دوو پرسیارەتان بەلکی بچێکیش بابەتی تەدیر بن کەرەم کە پرسیارەمێکی هەیە هەرێ باشە تڕست بت ئەگەرێ مەترسی بەسەر ژیانە مرۆڤی و یا دوێژی چیز جوازی نەبەی ناترسی و حالا نەفسیدا هەیە کە تۆم شلەوەکە گەلە حەسب بەس پرسیارە ئەیەکێ وازح نەبوو بۆ من سەیدا سامان کەرەم ئەوە کۆ تڕست بت مەترسیەک بەسەر ژیانە مرۆڤی تەمام باش دیارە ترس
یەکێکە لە ئەمە بە ئینگلیزی پێڵێن ترۆما بە شێوەیەکی گشتی ینی سەدمە هەر سەدمەیەک هەبێت بۆی هەیەکەوە کەسێک تووشی هەندێک حاڵەتی دەرونی بکات و کێشەی بۆ دروست بکات و ترس کە لە کۆمەلگای ئێمە ئەڵێن ترس دیارە بۆ خۆی سەدمەیەکە کەسێک تووشێ بێت اینجا لە مناڵێکە یان گەورەیە کە لە شتێک ترساوە ئەم سەدمەی بۆ دروستە بێت سەدمە یاخود ترۆما بە شێوەیەکی گشتی بۆی هەیە کێشەی دەرونی بۆ دروستکات کاریگەری سلبیە بێت لەسەر تێکڕای ژیان و بیرکردنەوەت هەندێک خەڵک تووشی نەخۆشی دەرونی درێژخایەن دەبێت بۆ هۆی ترۆماوە هەندێکی تووشی نەخۆشیەکی دەرونی کورتخایەن دەبێت دوای ئەوە چارەسەر دەکرێتەوە قابلی چارەسەریە بۆ مەسەلەی پرسیاری دوێمیش بڵێ پەیوەندی هەیە نێوان ترس و حاڵەت دەرونیەکان وەکو پێم گوتی بۆی هەیە هەندێک نەخۆشی درێژخایەن یاخود هەندێک نەخۆشی کورتخایەنی دەرونی بەهۆی ترسەوە دووچار دەبێت کە ئەگەر لەگەڵ پزیشکێکی دەرونی دابنیشی بێگومان باسی ئەو ترسە بکەی و چارەسەری بۆ بنووسێ هیوادارم کەوە لێت ڕزگار دەبێت لەم هینەوە لەم حاڵەتەوە. بەڕێزان پرسیارێکمان بۆ هاتووە لە فەیسبوک پرسیارەکە دەڵێت ئایا بۆی هەیە نیکۆتینی واتە جگەرە تووشی ئیدمانمان بکات دیارە بێگومان نیکۆتینیش یەکێکە لەو مادانێکەوە خەڵک تووشی ئیدمانەکات هەر بەتەنیا نیکۆتین نا هەتا کافاینیش ئەوەی کەوا لە چاو لە قاوەیە هەیە بۆ نمونە من ئەگەر بیری جەنابتان بێنمەوە ئەو خەڵکانەی کەوا ڕۆژی 4-5-6 چا خۆنەوە ئەگەر شەوێک نەیخۆنەوە بزانێت تەحملی ناکەن و نیشانەکانیان لێ دەکەوێت سەر ئێشە دەگرن خەویان تێک دەچێت تاقەتیان نامێنێ عەسەبیە بن و یاخود ئەوانەی کەوا جگەرە بەکاردێن کەواتە نیکۆتین و قاوەش واتە کافاینیش بۆی هەیەکەوە خەڵک تووشی ئیدمان بکات و خەڵک تووشی ئاڵوودەبوون بکات بە شێوەیەکی گشتی. پەیوەندیەکی تەلەفۆنیمان لەگەڵدایە فەرموو کاکە سەرفراز. بەڵێ دکتۆر شەو باش کاکە سەرفراز. دکتۆر گیان پرسیارێکمان هێبدام ئەوە دایکمان تقریبان عمری 6 ساڵە تەمەن درێژ بێ ئینشاڵڵا خۆش بێخوا تقریبان ئەوە 10 ساڵە ئەو علاجی نەفسی بەکاردێنێ یعنی دکتۆری تایبەتی خۆی سێمان دەبین بەڵام ئەو علاجیان 10 ساڵ ئێمە نازانم هیچ تەرکی تێدا نییە کە واز دێنێ یعنی کە نایخوات عینەن وەخۆی لێ دێتەوە نەخۆشیەکەی خەلەقە و وەهمیە یعنی هیچ چارەسەر نییە بڵێ واز بێن یان وەک ئیدمانێکی لێ هاتووە و داکەم. دەرمانەکان ناوەکانی دەزانی کاکە سەرفراز؟ وڵای یەکیان وازان سایکلیدینە. سایکلیدین ناوی سایکلیدینە کاکە برا؟ بەڵێ وڵای ئەوانی کەش سەر لە بەردەستم دانیە ئەوانی تر کە دەڵێ جۆرێشکە وەکو نیسک بڵێ کاکە سەرفراز وازەحە دیارە کەوتت سایکلیدین من پرۆسایکلیدین بەڵێ یەکێک لەو دەرمانەیەکەوە ئیدمان دروست دەکات و ئەوەیەکە لە نەوعێکە لە نوعانێک لە ئێمە هەندێک جار هەندێک دەرمانی دەرونی دەنووسین ئەم دەرمانانە کاتێکەوە کەسێک بەکاری بێنێ هەندێک کێشەی جەستەی بۆ دروستە بێ گیانی ڕقە بێ لەوانەیە لیک بەدەمیا بێتە خوارەوە بۆ ئەمە دروست نەبێ ئێمە دەرمانی پرۆسایکلیدین ئەوەی کە جەنابەت باسی کرد یاخود ئارتان کە خەڵک ئەینازێ ئەزانێ باسی چەکەین لە بازار زۆر هەندێک خەڵک بەکاری دێنە جاران ئێستاش هەندێکی بەکاری دێنێ ئەم دوو دەرمانە بەڵێ بۆی هەیە خەڵک تووشی ئیدمان بکات ئەگەر بێت و لە ماوەی دیاریکراوی خۆی زیاتر بەکار بهێنرێ کە تۆ جەنابەت باسی ئەوە کەی دایکت تەمەنی درێژ بێ 6 ساڵە و ماوەیەکی زۆر لەسەر ئەم دەرمانەیە بە بۆ چوونی من واز لەهێنانی ئەم دەرمانە دنیایەک کێشەی بۆ دروست دەکات ئەگەر بکرێت بە تەمای واز لەم دەرمانە بێنێت دەبێت لە خەستەخانەیەک بێت بۆی بەدیلەکانی بۆ بنووسین ئەجینا ئەوە هەر کاتێک وازی لەهێنا جەستەی ڕقە بێت و لەوانەیە تێکڕای باری تەندروستی تێک بچێت بەڵام وەڵامەکە ئەوێ بڵێ ئەم دەرمانە پرۆسایکلیدین ئیدمان دروست دەکات. ئایندەمان لەگەڵدایە لە شاری هەولێر فەرموو. سلام علیکم. علیکم السلام ئایندە خان دەنگی تەلەڤیزیۆنەکەت کەس کە زەحمەت نەبێ. بەڵێ باش. فەرموو. دەستخۆشی ئاماکە دەکەم دکتۆر ئەگەر زیانەکانی ئەم حەفەم پێدەیت. ئەگەر چی ببوورە؟ خەمۆکی. پرسیارەکەت ئایندە خان چارەسەری خەمۆکی یان چی خەمۆکی؟ ئەم دەرمانە مەبەستم زیانەکانی ئەم دەرمانانە مەبەستم. کامە دەرمان؟ دەرمانەکان کوایتەپاین و سەرترالی 1 ساڵ. ئایندە خان دەنگت وازەح نییە بمبوورە نازانم دەرمانەکان دەنگەکەی باش ناگا بە من. دکتۆر کوایتەپاین بەڵێ سەرترالین 1 ساڵ. سێتراین بەڵێ ئەگەر هەڵە نەبم ئایندە خان ئەوە کویتاپین لەگەڵ سێترالین ئەم دوو حەبێک کە جەنابەت باسی کرد هیچیان ئاڵوودەبوون دروست ناکەن بە شێوەیەکی گشتی و هەموو حەبێک من بۆی خەڵک وازەح بێت لەم جملەیە
ئەگەر ڤیتامینێکیش بخۆیت زەرری بۆ تۆ هەیە لە شوێنێکدا یعنی کە ئینسان خۆی سروشتی لە ڕووی سروشتیەوە چۆنە پێویستە دەرمان بەکارنێنێ لە ڕووی سروشتیەوە ئەگەر هیچ نەخۆشیەکی نەبێ بەڵام کاتێکەوە تووشی نەخۆشی بوو ناچارە دەرمان بەکاربێنێ هەموو دەرمانێکش لەوانەیە کێشەیە کرد بۆ دروست بکە هەتا حدێک هەیانە خەوت زیادەکە هەیانە خەوت کەمەکە هەیانە قەڵەوتەکە هەیانە لاوازتەکە هەیان ئیتر هەموو دەرمایان کێشەیەکی هەیە بەڵام کە تۆ ناچار بووی دەبێ ترمانە بەکاربێنی کویتیاپین و سێرترالین و کویتیاپین بە شێوەیەکی گشتی ئەو ترسیان نییە لە بەکارهێناندا ئەوەیە یەکێکیان تۆزێک خەو زیاد دەکات ئەوی تریشیان سێرترالین تۆزێک ئازاری مەعیدەر بۆ دروستەکە بۆ ماوەیەک دوای ئەوە ئازارەکە نامێنێ بەڵام ئەگەر بۆ حاڵەتەکەی خۆت نووسراوە کەڵی خەمۆچیە بەبێت ترس بەکاریان بێنەوە هیچ کێشەیەک نابێ ئینشاءڵڵا. پەیوەندیێکی دیکەمان لەگەڵ لە شاری سلێمانی سۆماخان فەرموو. ئەم کاتۆ باش کاک دکتۆر. ئەو کاتر باش سۆماخان. زۆر سپاس مەمنون. من سەرەتا دوو پرسیارم هەیە. ئەگەر بکرێت وەڵام من بێتەوە. پرسیاری یەکەم ئەگەر کەسێک با بڵێن ئالوودەی ئەو مادە هۆشبەرانە بوو بێت چارەسەر چییە بۆ ئەو کەسە؟ و پرسیاری دووەمیشتم ئەوەیە ئەگەر کەسێک تاپ خواتەوە ئایا تا خواردنیش ئەچێتە با بڵێن یاخود گەرە خواردن ئەچێتە ڕیزی مادی هۆشبەرەوە کە جاری وهەیە ڕەنگە ئەگەر کەسێک با بڵێن ژەمێک لە ناخواردنەکانە چا نەخوات یەکسەر ئەڵێ سەرم ئێشێ یعنی توانە و ئەو تااقەتەی نییە کە پێش ئەوەی تاپخوات. زۆر سپاس مەمنون. سپاس بۆ تۆ سۆماخان. پێش تەلەفۆنەکە جەناب پرسیارێکی فەیسبووکم جواب دایەوە باسی ئەو پرسیارە جەنابی کرد کە چا خواردنەوە بەڵێ چا خواردنەوە ئیدمان دروست دەکات قاوە خواردنەوە ئیدمان دروست دەکات و هەروەها جگەرە کێشان ئەمانە هەمویان ئیدمان دروست دەکەن بەڵام فەرقی ئەمە لەگەڵ مادەکانی تر ئەوەیە خەڵک ئەمانە بەکاردێنێ پێی ینی هۆشی لەدەست خۆی نادات کە قاوە بەکاردێنێ یاخود چا بەکاردێنێ یاخود جگەرە هۆشی ئەمێنێتەوە لە شوێنی خۆی و ئەو وایە ناکات تاوان بکات یاخود هەڵە بکات بۆیە لە ڕووی یاساییەوە ڕێگەی پێدراوە ئەمە فەرقەکەیەتی بەڵام بێگومان لە ڕووی زانستیەوە ئیدمان دروست دەکا و ئەگەر خەڵکێک بەدەستیەوە بناڵێنێت ئەو پێویستی بە چارەسەریە چونکە خۆی زۆر بەکاردانی کافین بۆ نمونە کە لە قاو چا هەیە خەڵک تووشی ترسەکات لە ڕاوچەیەکە لێدانی بەپەلەی دڵ و تێکچوونی خەو خەڵکانێکی زۆر هەم بەهۆی بەکارهێنانی ئەم مادانە تووشی خراپ بەکارهێنان ینی تووشی کەم خەوی بوون و بەنسبەت چارەسەریش وەکو پێم وتی لە بەرنامەکەی بە درێژی باسمان کرد ئەم چارەسەریە بە شێوەیەکی گشتی دەبێت لە بنکەکانی تەندروستی دەرونی بکرێت چونکە لە ماڵەوە چارەسەرکردنی ئیدمان حاڵەتێکی زەحمەتە بۆیە دەبێت سەردانی پزیشکی پسپۆڕی دەرونی بکرێت. پەیوەندیەکی ترمان لەگەڵ کاک حەیدەر لە شاری کۆیە فەرموو کاک حەیدەر جان. دکتۆر شەو باش ئەزیزم. دکتۆری بەڕێزە من سێ پرسیارم هەیە بۆ جەنابەت. فەرموو بەڵام بە کورتی کاکە حەیدەر جان. باشە پرسیارێکیان من شەوکە دەخەوم خەوم زۆر دەبینم لەبەر خەو بیتن خەوم ینی خەوم زۆر کەمە ئەو پرسیار یەکەم. پرسیاری دووەم کوڕێکم هەیە بەردەوام بۆ خۆی لەگە خۆ قسە دەکا و دەستی ڕادەوەشێنێ و حەرەکە دەکا و خەڵک قسە بکا بەش ئەوە خاڵی دووەم. تەمەنی چەندە منداڵەکەت کاکە حەیدەر؟ تقریبا تەمەنی 20 ساڵە. بەس ئەو ینی هەموو لە کاتی نووسنیان لە کاتی ئاسایی قسە لەگەڵ خۆی دەکات؟ لە کاتی ئاسایی لەبەر خۆی قسە دەکا و دەستی ڕادەوەشێنێ. بەڵێ. سێم پرسیاری سێم نەخۆشیشترمان هەیە زۆر لەبەر ئاو سەر بەر تانکی و ئاو ئەو شووا بەسەرەکە زۆر دەمێتەوە بەردەوام خەریکە دەستی دەشوار لە ئاوەکە دوور دەکەوێتەوە دەگەڕێتەوە سەر ئاوەکەی دیسان دەستی دەشوار بری قەنەعات ناکا بەوەی کە دەستی پا بۆتەوە یان دەرکەس دەکرێتەوە سێ دەرکەی پێوە داتەوە داهاتەوە دە دەکرێتەکانە پێوە داتەوە یعنی بەردەوام وازواتە لە دەست شوتن و لە دەرکە پێوەدان و لەو جێ شوتروشتیوە. بەڵێ کاک حەیدەر دیارە سێ پرسیارێکی جەنابەت سێ بابەتی زۆر گرنگن و پێویستیان بە قسەکردنی دوو درێژەیە کە ئێمە وتومانە بە درێژی باسییانەکەین هەندێکیان ئەوەی کە باسمان کرد و حەڵقەیەکیان باسی وەسواسیمان کرد چرە حاڵتانەی کە جەنابەت باسی دەکەی زۆر ڕاتە بەر ئاو زۆر ئاوە کاتەوە وەسواسی ئەمە پێڵێن وەسواسی نەخۆشی وەسواسی قەهری کەمە بە درێژی حەڵقەیەکمان لەسەری کرد و ئەمە پێویستی بە چارەسەری هەیە چارەسەری دەرونی وەروها دەرمانیش ئەگە گەیشتی بێتە حدێکی زۆر ئالۆز ئەمەیان نەخۆشیە بڵێ و ئەوەی دیکەیان ئەوەی کە جەنابەت وتت من خەون زۆر دەبینم دیارە هۆکارەکانی خەوندی تنی زۆر زیاد لە حەدی خۆی دوو هۆکاری زۆر سەرەکی یەکێکیان هۆکارە دەرەچەکانن هۆکارە دەرەچەکان ئەگەر کەسەکە لە کاتی نووسن شوێنەکەی باش نەبێت ئەگەر بێت و قەلق بێ لەسەر شتێک بۆ نمونە بڵێ سبەینێ من دەبێت زوو هەڵسم لە خەو یا مناڵێکە بێ لە ژوورەکەی بترسێکە مناڵەکە بگریێت یاخود قەلقی هەر شتێک بێ معاملەیەکی ژیانی ڕۆژانەیە سترێسێکی زۆری لەسەر فشاری زۆری لەسرە ئەم ڕووداوانە هەمووی وایە دەکاتەوە خەونی زۆر ببینێت. هۆکاری دووەم هۆکارە ناوەچەکانن بۆ من ئەگەر نەخۆشیەکی جستەیت هەبێ
بۆ نەخۆشی خوا نەخواستە دوور لە جەنابەت نەخۆشی دڵ بێ نەخۆشی فشاری خوێن بێ یاخود هەر نەخۆشیێکی تر بێ یاخود کەوا کێشەکانی میزکردن و مەسانە و ئەمانە وای لێکە لە ناوە بەردەوام و کەسە مرتاح نەبێ و ئەمە وای لێکات کەوا خەونی زۆر و خەونی ناڕێک و بەردەوام ببینێت و بەنسبەت ئەوەی سێمیان ئەو مناڵەت کە دەڵێ لە بەرخۆیەوە قسە دەکات و دەست دەوەشێنێت بەڕاستی دەبێت ئەوە بیبینین پشکنینی بۆ بکەین لەگەڵی دابنیشین بزانین ئایا قسەکانی کە ئەکات ئایا ڕەتفعلی دەنگێکە لە گوێچکەیە وەڵامی ئەو دەنگە دەداتەوە ئایا نەخێر هەندێک خەڵک بە دەنجی بەرز بیر دەکاتەوە ئەمە بیرکردنەوەی خۆیەتی کە ئەکات بەردەوام بە قسە یاخود هۆکارێکی دیکە هەیە پێویستە دابنیشین لەگەڵی و هەموو بە درێژی گوێی لێ بگرین ئینجا ئێمە قراردین ئایا ئەم حاڵەتە ئاساییە یاخود نەخۆشیە. پەیوەندیەکی دیکەی تەلەفۆنیمان لەگەڵ لە شاری هەولێر کەسکون لە هەولێر لەگەڵمانە فەرموو. مرحبا دکتۆر. مرحبا کەسکون خان. باشی زۆر سپاس. زەحمەت دکتۆر حەبی ئەلەرمین ئەگەر بەکاربینم لە خوێ ئیدمان دروستەکەیان نا. بەتەنیا بەس حەبی ئەلەرمین؟ بەس حەبی ئەلەرمین. بەڵێ. سپاس بۆ تۆش. دیارە بۆ کەسکون خان و بۆ ئەوانی تریشکەوە ئەو حەبی ئەلەرمین بەکاردین بەڵێ ئەگەر کێشەی ئەلەرمین ئەوەیەکەوە لەسەر هەندێک لەو وەرگرانە ئیش دەکات کەوا هەندێک مادێتر ئیشی لەسەر دەکەن و خەڵک تووشی ئیدمان دەکەن بۆیە ئەلەرمین و ئەوانش کێمە پێیان دەڵێن ستیرۆیدز یاخود هەندێک لەو دەرمانێکەوە بۆ ئازاریش بەکاردەهێنرێن ئەگەر لە ماوەی زیاد لە پێویست بەکارهێنرا ئەلەرمین بەڵێ خەڵکەکە فێری دەبێت و لەوانەیە تووشی ئاڵوودەبوون بێت. پەیوەندیەکی دیکەی تەلەفۆنیمان لەگەڵا کاکە نەجمەدین لە شاری هەولێر. ئەو کاتر باش کاکە نەجمەدین جان. باشی بەڕێز. زۆر سپاس. زۆر ئەفم بکەی پرسیارێکم هەبوو ئەوە منداڵێکمان هەیە تەمەنی 6-7 ساڵە. بەڵێ. بە بەردەوام یعنی میز و شتی زۆر دەکات بۆ مرافق دەڕوا. بەڵێ. زەرعم بۆ کردووە تحلیلم بۆ کردووە سۆنەرم بۆ کردووە هیچ شتێک دەرنەچووە. بەڵێ. یعنی لە ڕۆژێکە ڕەنگە 22-23 زار 25 بڕوات بۆ توالێتوانە لە مەکتەبیش زۆر یعنی دەوروبەری خۆی لێزار کردیەوەتە مامۆستاکان گوتیان چارەسەرێکتان لەوەی نەبیتەوە شتان نازانم ئەوە زیاتر نەستە ئەوەی دەرونی. بەڵێ. دیارە کاک ئەحمەد ئێمە بەنیازین هەڵقەیەکی دوو ئەڵقە تایبەت کەین بۆ قسەکردن لەسەر تەندروستی دەرونی منداڵان کێشەکانیان نەخۆشەکانیان یەکێک لەو کێشانە بریتە لە میز بە خۆداکردنی منداڵان لە شەو لە ڕۆژدا ئەوەی تۆ باسی دەکەی دیارە میز بە خۆداکردن نییە بەڵام میزکردنی زۆرە ئەم میزکردنە زۆرە ئەگەر بێت و پزیشکانی بەڕێز لە بواری جەستەی بۆ نمونە لە میزەڕۆ تەکیدیان کرد کەوا هیچ کێشەیەکی نییە چونکە هەندێک جار بە سۆنەر ئەمە دەرناچێت کاکەبرا فەحسێک هەیە ماسوولکەکان پتەوی ماسوولکەکانی میزڵدانی پێدەپشکندرێت چونکە هەندێک منداڵ هەیە میزڵدانی بە کوردەواری خۆمان دەڵێن میزڵدانی شلە واتە ئەو ماسوولکانەی کەوا سەیتەرە لەسەر یاخود کۆنتترۆڵی ڕێڕەوی میز دەکەن ئەمانە تووشی سستی و لە زگماکەوە تووشی سستی بوون بۆیە جەنابەت پێویستە ئەم پشکنینە لای پزیشکێکی پسپۆڕی میزەڕۆ بکەیت کاتێکەوە ئەمان وتیان ئەم حاڵەتە هیچ پەیوەندی بەجەستەوە نییە ئەو کاتە لە ڕێگەی سۆنەر نا چونکە سۆنەر ئەمە پیشان نادات ئەگەر ئەمە دەرچوو ئەو کاتە ئێمە یاخود هەر پزیشکێکی پسپۆڕی دەرونی دادەنیشین لەگەڵی بزانە ئایا هیچ هۆکارێک هەیە هیچ سیراعەیە یاخود چێشەیەک هەیە لەگەڵ مناڵەکانی تر مناڵێکی تر دوای ئەوە لەدایک بووە ئیحتیمامی زیاتر بۆ منداڵە درراوە ئیتر ئەویش بۆ ئەوەی کەوا هەندێک جار وەکوتم هەندێک کێشەی دەرونی هەیە لە جەستەوە لە ڕێگەی جەستەیەوە نیشان جەستەیەوە بەدەردەدرێت ئەگەر لایەن جەستەی ئاسایی بوو ئەم کاتە ئێمە وەکو حاڵەتێکی دەرونی وەردەگرین وەلا بە هیوادارین کەوا بتوانین چارەسەری وە بدۆزینەوە. پەیوەندیەکی دیکەی تەلەفۆنیمان لەگەڵ کاک ئەحمەد لە شاری کۆیە. ئەو کاتر باش دکتۆرجان. ئەو کاتر باش کاک ئەحمەدجان دەنجی تەلەفۆنەکەت نەختێ کەسکەی مەمنون دەبین. باشە بەڕێزم. باشە بەسەر چاو. فەرموو کاک ئەحمەدجان. دکتۆرجان. بەڵێ گیانی من. زەحمەت دەبێ من پرسیارێکم هەیە. فەرموو. لە کاتی تووڕەبووندا دڵم سەرێ دەبێ و لەرزی دەگرم نازانم هۆکارەکەی چیەکە بۆم ڕکەوە من دەبم. بەڵێ. دیارە بەسەوەی کاک ئەحمەدجان پرسیارێکت نییە؟ نەوەڵا بەزەوە باش سپاس. کاک ئەحمەد لە کاتی تووڕەبووندا ئاساییە دەبێت پێویستە لێدانەکانی دڵ زیاد لێ بدات ئەوە ئاساییە یعنی ئەگەر کەسێک لە کاتی تووڕەبووندا لێدانەکانی دڵی پەلە نەکات دیارە شتێکی نەئاسایی هەیە ینی خۆی ئەم حاڵەتێکی ئاساییە و دەست لەرزینەکەش دیسان حاڵەتێکی ئاساییە ئەمە لە ئەنجامی دەردانی مادەیەکەم پێ دەڵێن ئەدرینالین کاتێکەوە بە پەلە دەربدرێت دەبێتە هۆی ئەوەی کەوە لێدانەکانی دڵت پەلە پەل بکات
دەستت بلەرزێت اینجا دەردانی ئەم مادەیە لە کەسێکەوە بۆ کەسێکی تر جیاوازە هەندێک کەس هەیە زیاد لە پێویست ئەم مادەیە دەدەدرێت لە کای تووڕەبووندا هەندێک کەسی هەیە نەخێر بۆی ئەم حاڵەتت نەخۆشی نیە جێگەی مەترسی نیە خاترجەم بۆ پشتڕاست بە هیچ کێشەیەکی نییە و هیوادارم هەمیشە سەلامەت بیت شانازمان لەگەڵ لە شاری هۆک فەرموو شاناز خان شاناز خان فەرموو دەم باش شاناز خان بله دکتر کم سیاره که با کرم که عندك حبيت هين بو احتياج تنبكارينان يعني بو تاكا احتياجه بوچی دێنە شاناز ببوورە چنە ئەو حەب چنە بێت نۆڤێوان ئاڵ پەل بێرە دەست ناکەبن يعني بإيران مرۆڤتێنێتن تو ناوێوان حەبات زانی پێ شاناز ئاڵت بەلێ ئاڵت ناوێ علمی چییە ناوێ علمی نەنویسیە لەسەر کارتۆنی هەبێ نه اما يعني اكيد كاردينام بوندي دوكو يعني ايديت بيا معتاد بودا چرا سريع خب که به جامعه بیابزام يعني به تاثیر کارهنری يعني یا خرابه باشه خوده شاناز خان ام يعني لازم او حبا ببینین چونکه براستی افناوه بوم بشكي بلا نوعیت هینه بله افناوه بوم بشكي نیه بومن افناوه نیه احتمالا ناوه شركه کی بیت یا ایرانیه بله الظانم أفا ناوي شركة كي باحتماله حتى أم نبينين أم نشين بيجينتك وأف حبا درست أنا أجتو بشيء نوعا كي بشكل كي بوم فريكا هم بشيء أدرسي برنامج الدفتة هي أدرسي فيسبوكي أو ناوي درماني بوم بتفصيل بوم فريكا حتى أم بري خوب ديني باشي دي جابات دين الفيسبوكي سرچاوا شاناس برزان بسیاری شدیکی فیسبوک وردەگرین ئەویش بەڕێزێک کردوێتی و باسی ئەوە دەکات دەڵێ هەندێک بابەتی هەندێک مادەی تر هەن بۆ نمونە بیستومە کە وەکو سیکۆتین و تەنەر و ئەمانە لە هەندێک شوێندا هەندێک خەڵک بەکاری دێنێت ئایا ئەمە چێتە ناو قاڵبی کامەلە دەرمانەکان بەڵێ بەڕێزان دیارە ئەمەش دیسان گروپێکی دیکەی دەرمانەکان کەوتم دەرمانە و ڕوژێنەرەکان و ئەمانەش دیسان هەندێک خەڵک بەکاران دێنێ بۆ نمونە منداڵان بە تایبەت یاخود تازە پێگەیشتوان کاتێکەوە هەندێکیان ئەلکوهولیان دەست ناکەوێت یاخود بەلایەنەوە ئاسایینی لەوان خانەوادەکانیان بەڵام سیکۆتین لە ماڵەکەیە هەیە یان ئەوانی کەوا لە سناعە و لەم شوێنانە ئیش دەکەن تەنەر هەیە لەوێ ئەمانە کە بۆن یەکەن کاریگەری لەسەر دەرونیان دەبێتەوە دەبێت وەکو سەرخۆشێکیان لێ دێت و دواتر فێریە بن بەڵێ ئەم مادانەش دیسان ئاڵوودەبوون دروست دەکەن و حاڵەتەکانیش کەم نین بە تایبەت لەنێوان تازە پێگەیشتوەکاندا بۆیە هیوادارین ئامۆژگاری منداڵەکان و تازە پێگەشتووە بکەن کەەوە ئەم مادانە بەکارنێن چونکە بۆی هەیەکەوە خەڵک تووشی ئاڵوودەبێن بێت بەهۆیانەوە کاک میرانمان لەگەڵ لە شاری سلێمانی فەرموو کاکە میرانجان دەستە خۆش بە بۆم بەرنامەی هیواد سەرکەوتن بۆخوازم زۆر سپاس ئەزیزم وەک جەنابەت ئاگاداری کاندریعالین کارژێتە ناوخێنەوە لەلایەن دڵەوە وەک هۆرمۆنێک کە لایانی دڵی پێزیاکرێ هیوادارم ڕێنمایی سایقی پۆلیسەکان بکەن یان سایقی ئەمبوڵانسەکان کە ئەوان زوو تووشی ئەو حاڵەتان نابن چونکە کاتێک سارە بە خێرایی لێ بخوڕی مرۆڤ دەترسێت ئەوەی حادثە بکە ئەوەی لە مێشکایە بۆ سەرەکەی ئەندرینیاڵینە دەڕژێتە ناوخێنەکەی هیوادارم بەرنامەیەکی تایبەتیت هەبێ لەسەر سایقی بڵین سارەکانی ئاسایش و پۆلیس و ئیسعاف چونکە ئەمانە لە ڕادە بەدەر ژیانیان لە مەترسیدایە و هیوادارم حکوومەت باری دەرونی ئەو بەڕێزانە بپارێزێ و خوتوڕەی یان موچەیەکی خوتوڕەیان هەبێ و ئیمتیازاتی خاصیان هەبێ و موچەکەیان شەرەفمەندانە بیان ژیانێت چونکە ئەوانە شەهیدی بەردەوامی سەر ڕێگاکانن ئەمە یەک دوو وەکو جەنابەت ئاگاداری لە ئەڵمانیا ئێستا بڕارێک دەرچووە بۆ پاراستنی باری دەرونی هەم مۆزەف و هەم مراجع لە مدیر عامەکەەوە لە وەزیرەکەەوە مافیەوەی هەیە کە باری دەرونی ئاسایی بێ لەگەڵ ئەو مراجعانەی کە سەردانێکین بەڵام بۆ نمونە بەسیترین دائیرە ئێرە بپێکە بێنەر بەر چای خۆت بڕۆ بۆ هەرچ دایرەیەکە ڕۆی بۆ دەوایرەکانی عامەکانی مدیرەتی عامەکان سەرەکەی مدیری عام تووڕا بێتە جانی مراجع تووڕا بێ ئەمە
نەباری دەرونی مراجعەکە ئاساییە نەهی فەرمانبەرەکە لەبەرەوەی لۆ دووزەختی زۆری لەسەرەوە مراجعەکەش هەست بەوە ناکە ئەوێ زوو مامەڵەکەی بەڕێکرێ و توێژەرێکی دەرونی و کۆمەڵایەتی لەوێ نییە بۆی سەرەکەی کێشەکان زۆرن من دڵنیا دەکەمەوە ئەگەر هەرچ کەسێ ببێ بە حاکمێکی مطلقی ئەم شارە با بچە ناو داوائێرەکان چاکاتەوە متمانە و خۆشەویستی و ڕێز و احترام بگەڕێنێتەوە بۆ فەرمانبەر و مراجع دڵنیا دەکەمەوە گەورەترین سەرکەوتن بەدەستێنە لە کاتی دەنگدانە لە ڕێگەی هەر توێژەر دەرونیانە زۆر سپاس کاکە میرانجان سپاس بۆ تێبینیەکانت دەربارەی بابەتی یەکەم دیارە ئێمە ئەڵقەیەکی تایبەتمان دەبێت بە دەربارەی سایکۆلۆژیای هاتوچۆ سایکۆلۆژیای لێخوڕین لەوێدا باسی هەموو حاڵاتانە دەکەین کەوا جەنابەت باسی کرد بێگومان دەستخۆش بێ تێبینیەکی جوانەوە ئێمە قسەی لەسەرەکەین و ئێمە هەر لێرەوە پێم خۆشە سوپاسی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی شاری سلێمانی بکەم کەوا دوای ئەو بەرنامەیە کە ئێمە لەسەر ئەلکوهۆل و کاریگەریەکانی ئەلکوهۆل لەسەر لێخوڕیمان کرد بڕیاریش تایبەتیان دەرکرد دەربارەی پشکنینی ئەو کەسانی کەوا لە کاتی لێخوڕیندا پشکنی ئەلکوهۆلیان بۆ بکرێت ئەوانەی کەوا گومانیان لێ دەکرێت بۆ ئەم حاڵەتە بڵاو نەبێتەوە ئێمە دەستخۆشیان لێ دەکەین ئەمە دیارە نیشانەی خەمخۆریانی هیوادارین بەردەوام بن لەسەر ئەم کارە جوانیان دەربارەی بابەتی مراجع و مۆزەف کە جەنابەت باسی کرد دیارە لە هەموو مؤسسەیەکی گەورەدا لە دنیادا ڕایشکارێکی دەرونی و هەروەها ڕایشکاری کۆمەڵایەتی هەیە بۆ ئەوی کاتێکەوە کێشەی وا دروستە بێت خولی ڕاهێنان بۆ مۆزەفەکان بکە بۆ فەرمانبەرەکان بکە و هەروەها فێریان بکات چۆن مامەڵە لەگەڵ ئەو کەسان دەکەن کەوا سەردانیان دەکەن چونکە میش دوجار ئینسانەوە بۆ هەیە لە حاڵەتەکە ئینفعال بکات و تووڕە بێت و هەروەها ئەمە دیارە ڕاستە بۆ پرزگەکان بۆ شوێنە گشتیەکان چۆن مامەڵە لەگەڵ خەڵکی ئەمە زانستێکی تایبەت و سەر بەخۆیەوە خەڵکی پسپۆر دەبێ ئەم خوانی بکە بەداخەوە منیش لەگەڵ جەنابتم لە وڵاتی ئێمە هێشتا ئاستی ڕۆشنبیری ئەو کەسانێکەوە ئەم شوێنانە بەڕێوە دەبێت نەگەیشتەوە ئاستەیەکەوە ئەرێک بچێشێ دوو کەسی پسپۆر بێنێ بۆ منەخولێک بۆ ئەو کەسانە بکە لە بەشی پرزگەکانن چۆن مامەڵە لەگەڵ خەڵکەکەن یاخود لەگەڵ ئەو کەسانێکەوە لەگەڵ مراجعانەیش دەکەن بۆ یە منیش لەگەڵ جەنابتم پەیوەندیەکی دیکەی تەلەفۆنیمان لەگەڵە باوشی لاوین لە شاری سلێمانی فەرموو بەڵێ کاکە برا فەرموو سپاس سەلامەت بیاخوا دکتۆر دەحمەنی بە پرسیارێکم هەیە کچێکم هەیە تەمەنی پێش 14 ساڵ بەڵێ ترسێکی لە مێشکایە دایمان ئەترسێت جا بەس لە تەمەنی 11 ساڵی عملیاتێکمان بۆ کرد لە ئەردەنگی سەری کیسێکی لەسەرا بوو ئێستاش بەردەوام حەبێکی هەیە تیگریتۆڵی 400 میلیگرام ڕبانیان دانێکە خۆ ئێوارانیش دانەیەک لەم فەسلی ئەخیریشە بردمەوە بۆ لای دکتۆرێکەوەی کە لە هەولێر دانیشتن حەبی تۆپ ماکسی بۆ دروستیوە 50 میلیگرام بانیانیش و ئێوارانی هەرچەند تەختی مێشکی بۆ ئەەکەین ئەڵە شحوناتی کارەبایی زۆر بەرزە تۆکو پرسیارمان کردو ئەڵەن ئەم کچە ئەترسێت ئەم کچەی من بەڵێ ئەمە یەک دووەمیشان تا ئەم تەمەنەش میزەکا بە خۆیان بەڵێ پرسیاری دووەمت چی بوو کاکە برا؟ وتم تا ئەم تەمەنەش کە پێش 14 ساڵ میزەکا بە خۆیان بەڵێ دیارە زۆر بە کورتی وەڵام دەدەمەوە لەبەرەوەی کاتمان نەماوە یەکەمیان بەنسبەت تۆپۆ ماکس هەبێکە بۆ گەشتکە بەکاردێ بۆ سەرع بەکاردێ و ئەگەر بێت و ئەو تەختێکەوە ئێوە بۆ سەری نەخۆشەکەتان کردووە بەڕاستی پیشانیدا بێت کە سەرعی هەیە دەبێت ئەو دەرمان لەسەری بەردەوامی بەڕاستی و هەندێک جاریش بەڵێ قەلق و ترس بۆ هەیە نیشانەکانی وەکو سەرع وەکو گەشتکە دەرکەون بۆیە دەی پێش هەموو شتێک دڵنیا بیت کە ئەم نەخۆشیێت و حاڵەتەکەی دەرونی نیە ئینجا دەست بۆ دەرمانە بکەین بۆیە من ئامۆژگاری جەنابەت دەکەم پزیشکێکی پسپۆری دەرونیش ببینێ ئینجا بێکەوە لەگەڵ پزیشکێکی جملەی عەسەبی قەراردن کەم حاڵەتە بەڕاستی سەرعە یاخود حاڵەتێکی دەرونیە بەنسبەت میز بە خۆداکردنی شەوان دیارە ئێمە لە حەڵقەیەک لە حەڵقەکان باسی دەکەین لە تەمەنی 14 ساڵیدا ئاسایی نیە منداڵ میز بە خۆیان بکە بۆیە من پێم وایە ئەستەن حاڵەتەکەشی لەوانەیە لە زۆربەی حاڵەتەکان پێم وایە دەرونی بێ چونکە من نیشانەیەکی دەرونیشی هەیە قەلق و ترسێکی هەیە بۆیە ئەم حاڵەتی میز بە خۆداکردنی هەیە دوهەمین پەیوەندی وەردەگرین کاکە ئەحمەد لە شاری هەولێر فەرموو برا بەڵام تکایە زۆر بە کورتی چونکە کاتمان نەماوە باش فەرموو کاکە جان ئەو کاتر باش ئەزیزم من 2 ساعت پێش ئێستا تووشی نەخۆشیێکی دەرونی بووم هەتا ئێستاش عەبەکانە خۆم ئێستا ئاخر حەدیانە ئەوە دانایمە گۆریان 2 سار و 2 مانگ و 3 مانگ عەبەکانە گۆڕم ئێستا کلۆپامین ئەخۆم چ مشکلەی نییە لە ئاوی دەبوون کلۆزاپین کاکە برا کلۆپامین باشە زۆر سپاس کاکە ئەحمەدجان دیارە من ئەگەر حەبەکەوام تێگەیشت بم ئەگەر کلۆزاپین بێ کلۆزاپین ئیدمان دروست ناکە بەڵام ئەگەر حەبیتکە بێ ئەوە پێویست بڵێ لەوانە ئیدمان دروستکە بەڵام بۆیە تاکید بکەوە سەردانی پزیشکێکی خۆت بکۆ پزیشکەکەی خۆت بڵێ ئایا ئەم دەرمانە ئەگەر دەرونی بێ پزیشکەکەت ئەزانێ ئەم دەرمانە ئیدمان دروستەکەیانە تاکیدی لێ بکەرەوە بەڕێزان دیارە دنیایەک پەیوەندی ترمان لەسەر هێلی تەلەفۆن لەگەڵدایەوە چەندین پرسیاری فەیسبووکشمان لەگەڵایە داوای لێبوردنەکەی کە نەمانتوانین لە بەرکەمی ماوەکە وەڵام دەینەوە بێگومان
هەمومان من ئەو پرسیارانی کەوا لە فەیسبوکمان هاتووە خۆم وەڵامیان دەوم وەڵامیەکان بۆ ئەنێرمەوە و هیوادارم ئەوانی تریش لێمان زویر نەبوون کە نەماتوانی وەریاگرین بەڕێزان بەم شێوە هاتینە کۆتایی ئەم حڵقەی بەرنامە یاردەروون تا حڵقەیەکی تر هەمیشە دەروون تا ئارام بێ و پاکان لەگەڵ